لە ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی وەرکشۆپێک یاخود سیمینارێکی تایبەت بۆ یەکێک لە دەرهێنەرەکانی هۆڵیوود کە ئەویش بێڵ مێگالۆسە سازکرا کە تایبەت بە تەکنیکەکانی بەکارهێنانی مۆبایلەکەت وەک کامێرایەکی پرۆفیشناڵ کە سەرجەم ئەو تەکنیکانی تایە کە بۆ دروستکردنی بەرهەمێک یاخود فیلمێک یاخود کارێکی تایبەت کە خۆت بتەوێ بتوانی بەکاری بهێنیت. هاوکارمان سۆنیا کە بۆ خۆی هەم پرۆدیوسەری پرۆگرامی کوردسات مەگەزینە و هەم بۆ خۆی فیلمسازیشە دیدارێکی لەگەڵدا ساز کردو با ببینین. Well, I started out as a cameraman. سەرەتا وەکو وێنەگرێک دەستم پێ کرد و ئەمیز ببم بە وێنەگری سینەمایی و زیاتر کاری دۆکیومنتاریم ئەنجامەیە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. حەزم لە گەشتکردن بوو توانیم چەندین وڵاتی جیاواز ببینم لەگەڵ دەستگای BBC و هەروەها لەو بڕواایە کە فیلمی دۆکیومنتاری ڕێگایەکە بۆ گەیاندنی چیرۆکە ڕاستیەکان بە هاوڵاتیان. هەر بۆیە زۆر چێژم لێ وەرگرت و چەند فیلمێکم بۆ بانکی گەشەپێدانی ئاسیا لەباری کەمکردنەوەی یان بەرەنگاربوونەوەی هەژاری دروست کرد. وە کاتێکیش کە پرۆگرامی دەستکاریکردنی گردە ڤیدیۆیەکان لە لاپتۆپا بەردەست بوو بە خۆمم وت کە ئەبێ خۆم فێرکەم و هەر ئەمەش هاوکاری کردم لە دروستکردنی فیلمی دۆکیومنتاری. I have a project, an ongoing project with لەگەڵ وڵاتی ئوردنە لە پرۆگرامێکی بەردەوام و چەند قوتابیەکەم هەیە لەوێ کە بە شێوازی ئۆنلاین ڕاهێنانیان پێیەکەم و ئەوانم هێنا بۆ ئەمریکا بۆ هۆڵیوود و لەوێ چەند وانەیەکی ئەکادیمیان وەرگرت و لە هۆڵیوود ڕاهێنانم پێکردن. دواتر گەڕانەوە بۆ ئوردن و دەستیان کرد بە دروستکردنی فیلم. کاتێکیش کە لەوێ کارمە کرد ڕێکخراوە ناحوکمیەکە کە ناوی پەیمانگای هۆمتی دومتی بوو داوای لێکردم کار لەگەڵ کونسڵخانە ئەمریکیەکانی ترا بکەم لە ناوچەکەیان مەبەستم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەنجامیانی ڕاهێنان و وەرکشۆپی کوردخایەن. هەر بۆیە کونسڵخانی ئەمریکا لە بەغدا و هەولێر بڕیاریان یاکە کاریان لەگەڵا بکەم. 3 ڕۆژ لە بەغدا و 3 ڕۆژ لە کوردستان کارم کرد. ڕۆژێک لە هەولێر و دووهۆک و ئەم ڕۆژ لێرەم لە سلێمانی. I think 3 days of work in Baghdad and then 3 days in Kurdistan. 1 day in Erbil, 1 day in Dohuk, and then today here in Suleimania. I think there are different types of documentaries, obviously. بەڕاستی پێم وایە فیلمە دۆکیومنتاریەکان جۆرا جۆرن وەک فیلمی دۆکیومنتاری زانستی کە جۆرێکی جیاوازە چیرۆک باسەکە وەک دۆزینەوە یان بە جۆرێک لە جۆرەکان باسی زانست دەکات. Whereas most of the documentaries that I work on are about people. And it's really about finding a person who has a story to tell that people can identify with. بەڵام بەشێکی زۆر لەو دۆکیومنتارانی کە من کاریان لەسەرەکەم باز لە ژیانی هاوڵاتیانەکەن. بەڕاستی فیلمەکان لەبارەی دۆزینەوەی کەسێکە کە بە چیرۆکەکەیەوە ناسرێتەوە. وا ماکرێ کەسێک بێ ئەکرێت جوتیار یان مناڵ یان بەڕێوەبەری قوتابخانە بێ، دکتۆر یان وەرزشکاری ئۆڵۆمپی بێ یان کەسێک بێ کە تووشی حاڵەتی داون بوو بێ. ئەو فیلمانی کە من بەرهەمیان هێنم زیاتر سەرنجە خەمە سەر لایەنی ڕاستگۆیی چیرۆکەکە. Compassionately as possible. I have to take a breath because my heart is so full. I have to tell you what happened the other night. So پێویستە هەناسەیەگەڵ کێشم چونکە دڵم زۆر پڕە. ئەمەوێ پێوە بڵێم کە شەوی ڕابردوو چی ڕوویە. پرۆگرامەکەمان زیاتر لەگەڵ دەرهێنەرە عێراقیەکان بوو تەنها یەکدوانێکیان نەبێ کە لە ناوچەی ترەوە هاتبوون. بۆ ماوەی 10 ڕۆژە 2023 لەگەڵیانە کارم کردووە و ئەوانم زۆر باش ئەناسی. وەگەڵێن چەند گەنجێکی زۆر باش بوون. دواتر ئەوانم برد بۆ ئەمریکا و چەندین کەسی جیاوازیان ناسی و لە هۆڵیوود کەسی باشیان ناسی و بەگشتی ئازموونێکی زۆر باشیان وەرگرت. بیرمە تەنانەت هەندێکیان یەکەم جاریان بوو کە دەریا ببینن. من لە ڤێنێس ئەژیم لە ویلایەتی کالیفۆرنیا کە بەسەر دەریایە ڕوانێ. هەر بۆیە بیرمە کە بۆ یەکەم جار چوونە ناو ئاوەکە ئەوان زۆر دڵخۆش بوون. دواتر گەڕانەوە بۆ عێراق و سەرقاڵی دروستکردنی فیلمەکانیان بوون و
منیش گەڕامەوە یارمەتیمیان تاوەکو فیلمەکانیان تەواو بکەن. هەندێک لە فیلمەکان زۆر باش بوون. یەکێکیان خەڵاتی فێستیڤاڵی فیلمی بەرلینی بردەوە کە ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو. یەکێک لە قوتابیەکانم لە نیویۆرک بینیەوە دووبارە. بڕوام مابوو کە دووبارە ئەوانی تر نابینمەوە، بەڵام هەفتەی پێش و کاتێکە لە بەغداد بووم چاوم بە چوا قوتابی ترم کەوت کە ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من. یەکێکی تریان لەگەڵم هات بۆ ئوردن وەکو یاری دەدەر. بەڵێ من زۆر نزیک بووم لەیانەوە. It was amazing. And another one is coming with me to Jordan to be my co-teacher in Jordan. So yeah, I have a very, I got very close to them, and I feel very Well, this is a short trip. Tomorrow I go to Jordan, so they only planned for. Actually, I'm here for. If you consider. هاتنم بۆێرە بۆ گەشتێکی کورتخایەن بوو. بەیانی ئەڕۆم بۆ ئوردون. لە ڕاستی ئەگە کوردستان و عێراق وەک یەک وڵات سەیر بکەی، من بە درێژایی هەفتەکە لێرە بووم. لە ماوەی 3 ڕۆژی کارکردنمدا نەوەستاوم و هەموو کاتێکە کارم کردووە. و ئەمڕۆ کاتژمێر 6:30 بەیانی ئەڕۆین و تا کاتژمێر 5 ئێوارە ناگەڕینەوە. بەڵام ئەم ماوەیە زۆر سەرقاڵ بووین. لە ئێستاە پلانی ترم نییە، بەڵام بە دڵنیاییەوە حەزەکەم کە بگەڕێمەوە. بۆ من سلێمانی جێ ناهێڵم تا سەردانی هەنێک شوێن نەکەم. Suleimania, I'm not leaving Suleimania without visiting a couple things. I've asked to see, personally, I was very interested to hear that there was a temple, a Zoroastrian fire temple was opened here in the last couple years. And I would love to see that because I've never seen a fire temple. So even if I just go outside, I'd like to see that. And I'm hoping they'll show me something else before we leave. I was really excited about today's workshop. Excited about the topic, but really excited about the level of interaction with the students. It was very well attended. زۆر دڵخۆش بووم لەباری وەرکشۆپەکەی ئەمڕۆ. بابەتی وەرکشۆپەکە زۆر جوان بوو، بەڵام بەریەکەوتن و پەیوەندی لەگەڵ قوتابیەکان زۆر جوانتر بوو. قوتابیەکان بە شێوەیەکی زۆر باش ئامادە بوون بۆ وەرکشۆپەکە. ئەبوو نزیکەی 50 قوتابی ئامادە بن. بەڵام بەلە بەچاوگرتنی وەرزی هاوین کە گەنجان بە ڕۆژە خەون و هەموو شەوەکە بەخەبەرن ئەوە شتێکی ترە. لە سەرەتای وەرکشۆپەکە ئەمویست هەمویان ئەو زانیارانە بەدەستبێنن کە مەبەستیانە. لەبەرەوەی پێکاتە بوون لە چەند ئاستێکی جیاواز. هەندێکی وێنەگری سینەمایی بوون و هەرێکیشان تەنها ئەیانویست لەبارەی سۆشیال میدیا و تیکتۆکۆ بزانن. بۆیە ئێمە پلانێکمان دانا کە هەموو ئەم بابەتانە لە خۆ بگرێت و بە شێوەیەکی گشتیش سەرنج بخەینە سەر وێنەگرتنی سینەمایی. قوتابیەکان زۆر دڵخۆشبوون بە دەرەنجامی وەرکشۆپەکە. توانیم دەربارەی نامێ بڵم کە ئاستەنگیەکان، بەڵام شتێک کە ئاگاداری بیت و ئەو کێشانی کە لە سەرەتایە توش دەبێت. لەبەرەوەی بەکارهێنانی مۆبایل بۆ وێنەگرتن سەختە و ئەگەری هەڵەکردنێ زۆر زیاترە. ئەبێ زۆر وریابی کە چی پیشانەیت و چۆن پیشانەیت. The things that I've learned from experience that will trip you up the first time you do it, because using a mobile phone, it's very easy to be sloppy. It's very easy to be sloppy, and motion pictures, it's making a film, you really have to be very careful about what you show and how you show it. And so hopefully I was I don't want to sound, I'll give two messages. One message is I've really been spending time considering and doing research and evaluating social media. And something has fundamentally changed with the way that من دوو پەیامم هەیە. بە پێی ئەزموونەی کە هەمە بە پێی پێشکەوتنی جیهان چەند شتێک زۆر گۆڕاون لەبارەی گرتە جوڵاوەکانەوە. جیاوازێکی زۆر لە نێوان ڤیدۆی جوڵاو و ستونی هەیە. ئەوەی ئەمەوێ بە گەنجانی بڵێم زۆر وریابن کە چۆن مۆبایلەکانتان بەکارهێنن یان دەستکەوتەکانی تیکتۆک. نامەوێ وەکو کەسێکی پیر دەرکەوم، بەڵام کاتێ مۆبایلەکە و بە شێوەیەکی ئاسۆیی بەکارهێنی ئەتوانی پەیوەندی نێوان شتەکانی دەوروبەری ببینی. بەڵام لە ستونیە ئەم پەیوەندیە نابینی، تەنها لەبارەی کەسێکەوەیە. پەیامێکی ترم ئەوەیە فێربوونی دروستکردنی فیلم بە مۆبایل وەک فێربوونی خوێندەواریی نوێوە. 20 بۆ 30 ساڵ لەمەوە پێش ئەگە نەوتوانی بە بخوێنیتەوە یان بنووسی ئەوە تۆ نەخوێندەوار بووی، بەڵام ئێستا ئەگە نەتوانی فیلمێکی ڤیدۆیی دروستکەی ئەوە تۆ نەخوێندەواری. So that's one thing, but the other thing about young people, I think you have to know
you have to recognize that being able to make a film is like the new literacy. If you were 20, 30 years ago, if you couldn't write, you were illiterate. Now, if you can't learn how to manipulate video images, you are illiterate. If you want to convince someone of something, you have to make a film about it. No one will read your